100 ساڵیشان فەرق بێ هیچ قیاسێک نییە لە هەموو سەرکوڕی زەویە. خەڵکێک هەڵەیە نابێت ناگونجێ 9 ساڵێ بۆ 55 ساڵێ شتی وا نابێت لە هیچ عەقڵێکی ڕاستە. بەڵام زەحمەت نەبێ پێوەرێکم بەرێ قیاس هەموو شتێ بە پێوەەر نییە پێوەرێکم بەرێ بڵێ بۆ ناگونجێ قیاسێکم بڵێ ئەم قانونە ئەم من ئەکاد نایڵێت پیاوێک ژنێکی ئاوا بێنێ مناڵێکی ئاوا بێنێ پێم بڵێ هیچ دینێک منعی ئەمەی کردووە پێم بڵێ هیچ عرفێ منعی ئەمە بکە بۆیە ئەگەر بینە سەر پێوەرەکان تۆ ئەبێ پێوەرم بیتێ بڵێ زەحمەت نەبێ پێوەەر لە بینی ژن و پیاوا چییە کە لە وتارەکانی ترا باسێکم پەلەمەکەن پێوەەر تەنها تەمەن نییە ئەگەر بە تەمەن حاڵی بوون غەڵەت حاڵی بوون یەک کۆمەڵ پێوەری تر هەیە کە لە بینی ژن و پیاوا تەرازوو ئەکرێ و هەڵە سەنگێنرێ ئینجا ئەم دوانە ئەڵێن هاوشان و کوفن بۆ یەکتری بۆیە من ئەڵێم هیچ پێوەر و هیچ یاسا و ڕێسا و قانونێک نییە بڵێ ئەگەر ژن و پیا و 20 ساڵیان فەرق بوو نابێت بۆ یەکتری بن 30 ساڵیان فەرق بوو نابێت بۆ یەکتری بن 50 ساڵیان فەرق بوو نابێت بۆ یەکتری بن 100 ساڵیشان فەرق بێت هیچ قیاسێک نییە لە هەموو سەرکوڕی زەویە. خەڵکی محاوەلاکەن تەمەنی دایکە عایشەمان بە هەر حاڵێ ببگەێنە 18 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ و 12 ساڵ هیچی صحیح نییە بۆ معلوماتان. ئەوەی صحیحە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دایکە عایشە خۆی باسیەکە زاکری دایکە عایشەش لە هەمومان بەقوتر و بەهێزترە قسەکانیشی لە بوخاری و مسلیمایە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماری کردم لە 9 ساڵیە گواستمی لە 6 ساڵیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماری کردم لە 6 ساڵیە گواستمەوە لە 9 ساڵیە تاو ئەمە هەموو قسەیەکی بڕیوە ئیتر هەرچی تەحلیل بۆ ئەمە بێنیتەوە ناخوا